بەڵێ گوڵباخ دیارە ئەمڕۆ سێمین دیداری کللتوری و ئەدەبی بۆ هەڵەبجە ساز دەدرێت کە ئەم دیدارە سێهمین ساڵە ئەنجام دەدرێت. ئەم ساڵ بۆ پرۆفیسۆر دکتۆر محەممەد ئەمین هەورامانیە کە لەلایەن دەستگای دامەزراوەی کەریمی عەلەکەەوە بەڕێوە دەبرێت. من قسە باسی زیاتر لەگەڵ دکتۆر تەها ڕەسوڵەکەم دامەزرێنەری دامەزراوەی کەریمی عەلەکە بۆی زانیاری بداتێت لەسەر کۆی بەڕێوەچوونی ئەم چالاکیە ئەمڕۆ لە پارێزگای هەڵەبجە. سڵاو لەبێت ئەگەر پێمان بڵێ دامەزراوەی کەریمی عەلەکە چیان کردووە بۆ ناساندنی ئەو کەسانی کە لە سنووری پارێزگای هەڵەبجان بە تایبەتیەوە لە کوردستانی ئێمە کارەکانی ئێوەمان بینیوە، دامەزراوەی کەریمی عەلەکە توانیوەتی چی؟ سوپاسدانەکەم بە خێر بیان. ئەمڕۆ دیداری سێهەمی مامۆستا محەممەد ئەمین هەورامانی لە هەڵەبجەی شەهید لە هەورامانی سەرکەشت ئێمە ساز دەکەین کە ئەمە سێم دیدارە بۆ سێم ساڵە بۆ هەر ساڵی بۆ جوامێریە. دامەزراوەی کەریمی عەلەکە لە ماوەی 4 ساڵە ئەوەندەی کار کردووە. یەکەم نمونە توانیمان بە ملیۆنان دەمامەک ئێمە دابەش بکەین لە کاتی نەخۆشی نەگریسی کۆرۆنا. توانیمان لە هەموو خستەخانەکانی کوردستانە بە بێ جیاوازی لە دووەکەوە هەتا کەلار یا زاخۆ ئێمە پێشکەشی یارمەتی خۆمان بکەین. ئێستا ئێمە پرۆژێکمان 100,000 کتێب پێشکەشەکەین بە قوتابخانەکان بە دامەزراون بە ڕێکخراوەکان و لەگەڵ ئەوەش تا ئێستا دامەزراوەی کەریمی عەلەکە توانیوێتی 1 ملیۆن پۆستەر بۆ 1000 کەسایەتی لە هەموو بەشەکانی کوردستان و کورد لە هەرکوێ بووە چاپ بکە. زایدەن ئەوەش ئێمە توانیومان هەتاکو ئێستا زیاتر لە 80 پەیکەر لە هەموو شار و شارچکانی کوردستانە دابدەین. چالاکی ئەمڕۆتان لە چی پێک دێت؟ کەی دەست پێکات، کەی کۆتایی پێ؟ ئەمڕۆ چارەکی سەعادە دەست پێەکە بۆ پرۆفیسۆر توێژەر زانستەوان مامۆستا محەممەد ئەمین هەورامانی پرۆفیسۆر کە توێژینەوەکان هەمووی ئەدەبی و چەندەها کەس بەشداری تیاکە لە هەولەمانی سەرکەشەوە لە هەڵەبجەی شەهیدەوە لە شارە زوورەوە لە شارەکانی کوردستانەوە لە هەندانانی شۆ کوردەکان هەمووی توێژینەوەی ئەدەبین کە دەربارەی کار و چالاکیەکانی مامۆستا. تەنها لەسەر کار و چالاکیەکان یاخود بەگشتی لەسەر شێوەزاری هەورامیشە؟ شێوەزاری هەورامیش بێگومان چونکە مۆزایکی هەورامی مۆزیکایکی ئەوەندە دەوڵەمەندە هەمومان قەرزارین لەبەر ئەوەش لە خۆی دەگرێت. سپاس بۆ زانیاریەکانت. بەڵێ گوڵباخ دیارەکەمێکی دیکە دیدارەکە دەست پێ دەکات. ئەم دیدارە بۆ سێمین ساڵە ئەنجام دەدرێت. پرۆفیسۆر دکتۆر محەممەد ئەمین هەورامانی لە سنووری پارێزگای هەڵەبجەوە بۆ کوردستانیش کە کۆمەڵێک خزمەتی کردووە و لەم دیدارەدا چەند پانێڵێک بەڕێوە دەچێت لەلایەن نووسەر و ڕۆشنبیرانی پارێزگای هەڵەبجە و کوردستان و ڕۆژهەڵاتی کوردستانیش دیارە لە دیدارەکەدا گرنگی زیاتر بە جوگرافیا و هەڵکەوتە و کولتور و دابوونەریتی ناوچەی هەورامانیش دەدرێت. زۆر باش هاوکارم ئەڤین ئەتا لە هەڵەبجەوە لەگەڵم بووی. زۆر سپاس. ئەمڕۆ جارێکی تر دڵی شێخی نەوەر شێخ عەبدوڵڵای نەهری کە لە ساڵی 1970 شۆڕشی گەورەی بەرپا کرد بۆ ڕزگاری کوردستان. جارێککە دڵی ماوانی سلێمانیمان پێگەشت کرد پێکراوە کرد بە دەرکردنی گۆڤاری نەهری ژمارەیەکی تر چۆن سەر خەرمانە گەورەکەیان کە لە ڕێی مامۆستای بەڕێزم مامۆستا شاخەوان سدیق ئەو ڕێگەی بۆ کردین بەبێ ڤیزە هاتنە لامان و بە دیداریان شاد بووین لەگەڵ ئەم مامۆستا بەڕێوەبەرانە و جەنابی ئەم مامۆستا بەڕێزانە و جەنابی بەڕێوەبەر هەر بژین سەرکەوتوو بن. سپاسی بۆ مامۆستا شاخەوان و ستافەکەتان کە توانیتان نسرەوتانە و کۆمەدانە ئەم گۆڤارە دەربکەن و سپاسدانەکەین. زۆر سپاسان بێ. بەڕاستی مەمنونی کاکە شاخەوانین مامۆستای بەڕێزمان زۆر هاوکارمانە ئەوە جەنابی لە سەرۆمیان و سپاسدانەکەین دەستان خۆش بۆ بەردبێنن. خوای گەورە و میهرەبان وەکو قوتابخانەی نەهری بنەڕەتی زۆر سپاسی بەڕێز کاک دکتۆر تەهاکەین هەروەها ستافی دەستگای کەریمی عەلەکە کە هەستا بە چاپگەیاندنی گۆڤارەکەمان کە ئەمە چەندین ژمارەیە ئەم بەڕێزانە هاوکارمانن بۆ بە چاپگەیاندنی ئەم گۆڤارە سپاسیانەکەین دەستی ماندووبوونیان نەکوشین. هیوادارین بەردەوام بن لە خزمەتکردنی بواری پەروەردە و فێرکردن بۆ داهاتووی وڵاتەکەمان. زۆر سپاس دووبارە و هەر بژین. سپاسیان.